نتواو تري من الامر ان شاء الله خلق عقوبناين اوي من ازانم ليره من بنزيني خالص باوكتاني نودو بابي هيج موادك نورمال تسليمي اوانكم وەک باسەکرێ ئێوە بەنیازن کارکردن ڕابگرن جا دۆخی بنزین خراپە کوالەتی بنزین خراپە بەڕی سیارە لای فیتەرەکان وەستاوە ئەمە خەتا لە ئێوەیە یا خەتا لە بنزینخانەیە قوربان بەخێر بن سەرچاوم پێشەکی ئێمە ڕوونم کردەوە ئێمە لە کارکردن نەوەستاوین ئەوە فلێرەکەمان دیارە و ئیشەکەین بەڵام ئینتاجی بنزینمان لەم دوو سێ ڕۆژانە خستە بازار ئەویش وەکو فشارێک بۆ ئەو بەڕێزانەی کە بەناوی ئێمە پڕۆپاگەندە و شتی نادروست و ناڕاستیان بڵاو کردەوە کە بێن دۆکیمنت و دەلایل بێنن بەڵام بەداخەوە یعنی جوابی ئەوەشیان نایەوە بۆ ئێمە مەجبورین ئیمڕۆ ئەم کۆنگرەیە ئەساسکەین و شتە ڕاستیەکان بخەینە ڕوو و ئینشاءڵڵا ئێمە ئەگەر بێتە هۆی بەرزبوونەوەی نرخی بنزین ئەو کارە ناکەین ئەوە ئەخەینە دەستی خەڵک و بنزینخانەکان پێویستکە بنزینەکە خەینەوە بازاڕ باشە خەڵک لێرە عقوبات درێ لەسەر قسەی کەسێک نەتەواو ئەوتر ئێستا ئێمە لە ئیمڕۆ ئینشاءڵڵا خەڵک عقوبە ناین داواکارین لەو بەڕێزش کە بێ بەدەم ئەم داواکاری ئێمە و ئێمەش هەوڵێن ئەم کێشەیە حل بێ نەچینە ئەو ململانیەوە کەکسەدا وەک باسەکرێ ئێوە نەفتای پاڵپشتی کرا وەرئەگرن بەڵام لە هەمان کاتە نرخیش بەرز بوو لە مای هەفتەیە قوربان ئێمە بەڵگەکانمان پیشاننا ئێمە نەفتا بە نرخی تیجاری وەرەگرین لەگەڵ ئەوەش بە قیمەتی پلاسی عالەمی یعنی ئەگەر نەوت کە ئیبینی بەرز بۆتەوە یەکسەر تۆ لای خەیاڵی خۆت بڵێ ئەوە بنزین لە فۆکس بەرز بۆ چکە من مەجبورم تعاملەکەم ئەوەیە ئەگەر مەدعوم بێ نابێ بە سعری پلاسی عالەمی وەرەگری یعنی چۆن مەدعوم و بە سعری پلاسی عالەمی لەبەرەوە من بەڵگەیشمێ بەڵگەکانیش خۆسە ڕووە هیچ ئەساسێکی نییە حکوومەتی هەرێم لەم بابەتەیە ڕۆڵی چییە بۆ دابەزانانی ئەم نرخ ئەوەی کە ئیبینین ئێمە ئەوان بنزینی پاڵپشتە فرۆشن لە هەولێر بە 750 و 850 بەڕاستی ئەوە ئەگەر حکوومەت نەبی ناتوانانی بۆ ئێمە زەحمەتە سە من بنزین بم بە 850 زەرەکەم بۆیە ئێم بە 980 چکە تیجاری مستەسمرم ئەو بۆیە یا بە 750 حکوومەتە خامەکەی هەیە خامەکەی قیمەتێکی کەم لەسەرێتی با بڵین ئێوە بە چەند ئەیەن بە بازیخانەکان 980 دینار بۆ بە 1200 دینارە ئاخر ئێمە کاتی سیانەمانە ئێستا کە کاتی سیانە سێ مانگلایەوە کە کاتی سیانەتە بێ و سێ مانگلایە هەم کوواڵەتی دائەبەزێ هەم کەمیت کەمەکە بەس ناتوانین سیانەکەین لەبەرەوەی زەختی ئەم بەنزیخانانەمان لەسەرڵێن بیکوژێنەوە بازار مشکلی گەوری بۆ دروستە بێ ئەمەیە وەزعەکەمان بەڵامیتر لە کول بێ سیانە بکەین مانگی داهاتوو بزانین دوایەوە ئینشەڵا بە نوعێکی باش بە کەمیەکی گەورەترینەوە بازار من کۆتا پرسیاری خۆمەکەم کە پرسیاری هاوڵاتیانە بنزین بۆ کوالەتەکەی خراپە ئێستا وەڵی ئەو پرسیارە لە بەنزیخان ئێمە بنزینێک دەدەین لێرە ئەوە مختبەرەکانمانە بەبێ هیچ مەوادێکی مضاف یعنی هیچ مەوادێکی تیانی لای ئێمە ئێستا ئێمە حالی حاضر 92 ئەینە بازار بەڵێ بەڵام ئەوان ئەیکەن بە 93 آخر دەیتر بەعزە بەنزیخانەیە نازانین ئێمە لە خۆمانە بۆشت بڵین وەڵا ئیشی من نییە لێشی نازانم ئەوەی من ئەزانم لێرە من بنزینی خاڵص بە ئۆکتانی 92 بەبێ هیچ مەوادێک نۆرمال تەسلیمی ئەوانەکەم ئەوانیش ئەیکەن بە 93 و نیو مەوادی تێکەن بەڵامی تر چی مەوادەکە ئەوە لە خۆیان پرسە باشتر جواب دێنەوە ساڵی 2021 بوو دوو تاوەری گەورەتان هێنا لەو کاتەیە ئەم دوو تاوەرە توانی جێگەی خۆی بکاتەوە بۆ ئیشکردن و بۆ پارێزگای سلێمانی قوربان ئەمە ئەو دوو تاوەرە ئەمە بۆ کە ئێستا بینی ئێرە ئەو ساڵی کە تۆیڵی پێش ساڵێک زەوی بوو کە ئەو دوو تاوەرە هاو ئەم پاڵایشگای لێرا و لە دوای ئەوەش چەند تاوەرێکی هاو گەورەتر بووە ئێستا ئەم پاڵایشگایە هەم بۆ کوواڵەتی و هەم بۆ کەمیت لەو کاتش گەورەتر بوو و باشتر بوو بە ستانداردێکی جیهانی کە شەریکەی ئۆپی بۆی کردوین هەموو تەسامیم و دیزاین و کەتەلیست و سەرپەرشتی و سەریکەی سپێکیش بۆ دروستکردنی بەستنی لەم موقع لە 6 متر گەورەتر تا هێنا نا 6 متر بوو گەورەترین برج بەس دو کاتەوەتان بنزینەکەین بە 450 گەرەوکێتەکە ئێمە وامان نەوتووە هیچ تەسریحی ئێمە با ئێمە هەر قسەمان لەسەری نەکرد لەسەر بابەتە ئێمە قسەمان لەسەر بابەتە نەکرد بە هیچ شێوازی خۆشمان نەکرد بە خاوەنی بەنیازن هیچ تاوەرێکی گەورەتر بێنن وەڵای ئەگەر ڕێمان پێبن بۆ نا هەرەوەڵا